بەڵازان و خۆشەویستانمان لە چاوەریەکەمی بەرنامەکەماندا باز لە ڕۆڵی میدیا دەکەین بەگشتی هەم سۆشیال میدیا هەم ئەو میدیای لە تەلەڤیزیۆن و ڕادیۆ بەشەکانی دیکەشدا هەیە. ڕۆڵیان چی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دەبێت، چۆن بەرنامەکانیان پێشکەش بکەن. وەک لە پێشەکیش ئاماژەم پێکرد هەندێک میدیا هەن هەمیشە بەردەوام بە ستایلێ بە جیاوازیەکی دیکە دێنە نێو شاشەی ماڵەکان. هەندێک جار وەک لە نێو کۆمەلگا لە نێو خەڵکیدا باز دەکرێت گومانێک لە بابەتە ئاینیەکان دروست دەکەن، ینی ڕاڕایەک دروست دەکەن لە بەرامبەر ئەمانشدا کۆمەڵێک میدیای باشی ئاینی پیرۆزی ئیسلامن کە پارێزگایی لە بنەما جوانەکان ینی پیرۆزی ئیسلام دەکەن و هەمیشە بەردەوام ئەو بەرنامانە پێشکەش دەکەن کە خزمەت بە کۆمەلگا، خزمەت بە ڕەوشتی کۆمەلگا، خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام دەکەن. ئێمە گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر کاروان عەبدوڵڵا مامۆستای زانکۆ. کاکتۆر زۆر بەخێر بێت. سەلامەت بن، دەستان خۆش بێت. سەلامەت چاومە. میدیا پێویستە چۆن بێت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا؟ ئایا ستایلی ئەبێ بگۆڕێت، بەرنامەکانی بگۆڕێت، دەبێت چۆن خۆی بگونجێنێت لەگەڵ ئەوەی کە کۆمەلگاوی کە بینەر ئەوێت؟ دەستان خۆش بێ، ئینشەڵا بە موفەقە هەمووی چینە ناو مانگی ڕەمەزانەوە و بە سەلامەت و بە تەندروستی باشەوە ئەو مانگاوە بە تاعاتی باشەوە تێپەڕێنێ ئینشەڵا. بابەتەکەتان زۆر گرنگە بۆ باس خواستکردن. لەو ڕوانگەیەوە ناکە من بێم باسی چەند میدیایەکی فەرمی بکەم کە بە استراتیژی و ئامانجی خۆیانە چن بەڕێوە، چونکە بەڕاستی ئەوانە بە قسە و باسی من و خەڵکێکی تر و ئەوانە کاری خۆیان تەغیر ناکەن، ئەوەندەی کە استراتیژەکەیان گرنگە بەلایەنەوە کە بیانەوە چی بڵێن و چی بە خەڵک بگەیانن. ئەوەی کە گرنگە منەڵەم بابەتەکەتان گرنگە ئەوەیە کە ئێمە هەموو خاوەنی میدیای و هەموو قسە ئەکەین، هەموو شاشەیەکمان هەیە و تیا پامەکانە نێرین و هەمووش بینەرین تایە. لەبەرەوە توانین تەوەرەکەی ئەوە لەسەر ئەو بابەتە بێ کە بڵێن خەڵک بەجددی لە ڕەمەزانە ئەبێت چی بکە، چونکە شاشەی مۆبایلەکان ڕنگدانەوەی خەڵکن و خەڵک ئێستا هەرچێکی بێ لێەوە ئێڵێ. ئێمەش لە فەرهەنگی ئاینی خۆمانە و لە فەرهەنگی کوردەواری خۆمانە هەمیشە هانی خەڵک داواڵین کە ئەسڵ ئەوەیە کە تۆ باش بڵێ و باش ببینی و باش ببیستی. هەموو ئەمانش بە ئەجر لە دینا بۆ دانراوە. کاتێکە گوێ لە باشەگری ئەجرێکە بۆت، کاتێککە باشێکە بینی ئەجرێکە بۆت. چ جای ئەوەی کە باشێک بڵێ خەڵک گوێی لێ بگرێە، باشێک بنێری پۆستکەی خەڵک ببینێ، هەموو ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان ئەجرن و لە ڕەمەزانیشە هەمیشە تەکید لەسەرەوە کراوەتەوە کە پاداشتەکان چەند بەرامبەرن لە ڕوانگەی ئاینیەوە. بۆیە ئەم مەودایی کە ئێستا لە بەردەست خەڵکایە بە سۆشیال میدیا ناوی ئەبین فرسەتێکە بۆ زیادکردنی ئەو پاداشتانەی کە تۆ ئەتەوێت لە باسکردنی باشە و لە ئیشکردنی چاکە لە مانگی ڕەمەزانە بەدەستی بهێنی. بۆیە ئەم فرسەتە کراوەتەوە لە بەردەم هەر کەسێکە چۆن هەر تاکێک بۆ خۆی بە ڕۆژوە بێ، هەر تاکێک بۆ خۆشی ئەتوانێت چاک بڵێ و چاک بخاتە بەردەمی خەڵک و ئەم مەودایە بە شێوازێک پیشان بدا، ینی هەژمونێ بکە، کۆمەڵێ پەیام ئاڕاستە بکە کە فعلەن ڕنگ و بۆی ڕەمەزان و دینداری و باشوتن و باشکردنی پێوە دیار بێ. ئەمە ئەم لایەنە گشتیەتی کە زۆر دەستخۆشیتان لێکم کە بەردەوام باسی بکەن بۆی ئەو خەڵکە چۆن پێڵەی بە ڕۆژوو بە ئاوا پێ بڵێ چی ببینێ، چی ببیسێ، چی بڵێ، هەموو ئەمانە لە سۆشیال میدیاکەیەوە بەیان بکە. ئەوەی ئەمێنێتەوە بابەتی فەرمی یان میدیای فەرمیە کە بێ چۆن مامەڵە لەگەڵ کۆمەلگایە بکە. بەجددی ئێمە بارودۆخی میدیای کوردی خۆمان زۆر زۆر خراپە. ینی من لە ماوەیەشا باسم کرد گەیشتۆتە ڕادێک هەندێک جار ئیحراجە بیکاڵی لە میدیایە ئیشەکەم یان ڕۆژنامە نووسم، چونکە بارودۆخەکە زۆر خراپ بووە. چیش خراپی کردووە؟ بارودۆخی سیاسی. بارودۆخی سیاسیمان هێندە خراپە، ڕنگدانەوەی تەواوی بەسەر میدیاکانەوە هەبووە. ئەبێ ئێمە لانیکەم لە مانگی ڕەمەزانە بارودۆخە ئاینیەکە زاڵ بێ بەسەر میدیاکەیە تاوەکو بارودۆخە سیاسیەکە. یعنی ئەبێ فرسەتێک دروست بکەی لە مانگی ڕەمەزانە لانیکەم لە کۆتایەکە لە جەژنەکە جەژنی ئاشتەوایی سیاسیش بکرێت، جەژنی ئاشتەوایی کۆمەڵایەتیش بکرێت. ئەمە بەچی ئەکرێ؟ بەو ڕێو شوێنەی کە میدیا ئەی خولقێنێ دروستی ئەکا بۆ ئەوەی فرسەتی ئاشتبوونەوە، فرسەتی تێکەڵ بوونەوە، فرسەتی پێکەوە بوون زیاد بکە. یعنی ئەو مدەیە بەم فرسەتە بزانێ میدیا. ئەگەر فعلەن هەر بە هەمان بیرکردنەوە توندەی کە ئێستا هەیە میدیای تێکەوتووە بڕوە و ئەو دژبەریەک بوونە و دژیەک قسەکردنەوە و دژیەک خستنە ڕوە بڕوە، ناتوانانی تۆ لە جژنیشا جەژن بکەیت. ڕاست ئێمە جژنی ڕەمەزانەکەین، بەڵام ئەو جژنە ئاشتەوایە ناکرێت تەنها زمان و زاراوەیەکی وتەیەک و پەیامێک و پیرۆزبایەک و هیچی تری لێ بەرهەم نایە. لەبەر ئەوە میدیای فەرمی ئەم ئەرکە زۆر بە باشی ئەتوانێت بکە کە لە ئێستەوە لە مانگی ڕەمەزانەوە دەستکا بە پرۆسەی ئاشتەوایی، نەیە شتی دژ بەیەک بوروشێنێ، نەیە شتی
نیگەران کەرانە بەیان بکەن. یەک شتێکە خەڵک ئێستا سەرگەرمی تاعەت و عیبادەتە ئەو پێچەوانەکەی نیشان بەیانی دژی ئەوە ها با بڵێن ئاو ڕۆژوە شیێنێ بەس شتێک بێت تاعەت و عیبادەت پوچەڵ کاتەوە کە خەڵک سەرگەرمیەتی خەڵک خواستێتی. لەبەر ئەم شاشە میدیانە ئێستا ئەمە مەسئولیەتیانە لەسەر شانیان و بەرپرسیارەتی کۆمەڵایەتیشە لەسەر شانیان کە بیکەن بۆ لەبەر ئەوەی کۆمەلگای ئێمە پابەندیەکی زۆری بە مانگی ڕەمەزانەوە هەیە لە هەموو شتێکیان ڕەنگەداتەوە. ئەو تەنها لە خواردن و خواردنەوەیان نیە لە سەردانیان لە خەویان لە نوێژیان لە هەر هەمویان ڕەمەزان بە جۆرێکتر ڕەنگەداتەوە. ئێستا بڕۆ قسە لەگەڵ هەر کەس بکەی ئەڵێ ئیتر ئەوە ڕەمەزانە هەر شتێک بڵێ ئەڵێ ئیتر ئەوە ڕەمەزانە. یعنی چی؟ یعنی ڕەفتارمە گۆڕێ گفتارمە گۆڕێ معاملە و هەڵسوکەوتم هەمووی لە ڕەمەزانە ئاگۆڕێ بۆ لەبەرەوەی بە فرسەتی ئێزانێ گوناحە میدیاکان ئەم فرسەتە لە خەڵک تێک بن وفعلا نەشتوانن تێکی بەنەگەر بیانەوێ. باش دکتۆر بە دوای بێنە سەرباسیەوە ئێمە زانین میدیایەکی بێشمار هەیە لە کوردستانە و زۆرن ئەو میدیانی کە ئەسڵەن هەر فکرەیەکی با بڵێن ئەلمانیەتیان گرتوتر بەلایەنە دینەکان ناچن بەڵام کاتێک مانگی ڕەمەزانیەت ئەم هەلا قۆزنەوە ینی سەرکی دنیای بەرنامی ئاینیان هەیە ئیتر ئەوی کە بەچ مەبەستێک ئەم بەرنامانەکەن زۆر جار مەبەستەکەی ڕوونە ینی بۆ لایەنە دینەکەی نیانەوە تا هەندێشتی تێکەوێ بەنای مانگی ڕەمەزانی پیرۆزەوە پەخش ئەکرا. مەبەستی من لەوێ ئەوەیە ئایا میدیاکان بەگشتی ئەبێ ئەو پەیامانە چی بکە لە بۆ منە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە پەخشەکەن بۆ خەڵک جا بۆ منە لە ڕووی دراماوە بێت لە ڕووی بابەتی تەرفیهیەوە بێت لە ڕووی بابەتی ئەخباری و زۆر بوارەکانی تریشدا. میدیاکان بەگشتی ڕنگدانەوەی کۆمەڵگان چۆن وتمە سەر ڕنگدانەوەی بارودۆخی سیاسی کاتێک کە خاوەن میدیا تەماشاکە لە مانگی ڕەمەزانە خەڵک مامەڵەی چۆنە و هەڵسوکەوت و ڕەفتاری چۆنە گۆڕێیەت پەیامسازیەکە کە لەگەڵ ئەم ڕەفتارەیە لانیکەم لە سەدا 90 بگونجێ باشە لە سەدا دەکەی ئەهێڵێتەوە بۆ ئەجندای خۆی کێشەی میدیا لەم لە سەدادەیە و بگرە کەمتریش جاری وایە لە سەدایەکی ئەوێ ئەو لەگەڵ تۆیە ئەڕوا تا ئەجندای خۆی تێکە ئێمە مشکلەمان لەم ئەجندایە ئەم ئەجندایش بینەر هەستی پێ ناکە بینەر لەو ساتەیە نازانێت کە فعلەن ئەمە ئەجندایەکی خراپە و تەسیری خراپی لەسەر دید و بۆچوون و فەرهەنگی تۆ هەیە بۆ لەبەرەوەی ئەو لە 24 ساعت تا 23 ساعت لەگەڵ تۆیە باشە ساعتی 24م مامەڵەیەکت لەگەڵاکە کە ڕنگدانەوەی پێچەوانەی ئەو ساعتی 23 کە هەیە فعلەن هەموو میدیایەک لەسەر ئەجندایە کارەکە لەسەر استراتیژیە کارەکە کە بیکە من قسەم ئەوەیە کە تکایە بە ئەم ساعاتە لە 30 ڕۆژی مانگی ڕەمەزانیشە هەر بدەین بە خەڵک هەر لەگەڵ تەعاملی خەڵکا بین خەڵک چی بوێ فعلا هیچ ڕۆژەوانێک درامایەکی ناوێت کە بە سیرکردنی تاعەت و عیبادەتی پوچەڵ بێتەوە بە سیرکردنی پێی وابێ زوڵمێکی کردووە لەو پرۆسەی کە لە ڕەمەزانە دەستی داوەتێ با ئەم مودەی کە ئەو هەڵی ئەگرێ لەم 24 ساعتە 40 دقەیە بە درامایەک ئەم 40 دقەش بۆ خەڵک بێ ئەم 40 دقەیە لەگەڵ خەڵک بێت لەبەرەوەی ئەو دید و بۆچوون و فەرهەنگی کە ئەم باوەڕی پێێتی ئەو عەقیدەی کە ئەم باوەڕی پێێتی لە ڕەمەزانە ئیشی لەسەرەکە پاڵپشتی بێ میدیاکە پاڵپشتی بێ گەشەی پێبا بەڵام تۆ بتەوێنێتەوە هەندێک میدیا هەیە لێرەیە بە فرسەتی ئەزانێ ئەوێ ئەو پاڵپشتێ بشکێنێ ئەوێ تۆ بە جۆرێکتر تێ ڕوانگەت بۆ ئەمە هەبێ من نمونەت بۆێنمەوە ئێمە حیجاب و باڵاپۆشی و ئەمانە بە شێوەیەکی گشتی لە دینی ئیسلامە بۆ هەموو ساتێک واردەوە ئەبێ هەبێ لە مانگی ڕەمەزانە هەندێک کەناڵ دروستیەکەن دروستکردنەکەی ینی بۆ نمونەوە پێشکەشکارە جلوبەرگ و ڕەفتاری خۆی ئەگۆڕێ لە مانگی ڕەمەزانە بەڵام ڕەفتارەکەی بە نیمچە دروستی ئەکان نەک بە تەواو دروستی کە هەیە کە تۆ باوەڕت وایە کە ئەمە شتێکە بەهۆی دین و عەقیدە و پیرۆزی مانگی ڕەمەزانەوە کراوە بە نیمچەی ئەیکا بۆ لەبەرەوەی بە تۆ بڵێ کە ئەمە ئەو شێوە دروستە نییە ئەمەیانە نایەت حەقیقەتەکە دروستەکە بکات بۆ لەبەرەوەی نەبێ بە فەرهەنگ لای تۆ ڕێگەت نادا بۆی سبەینێ لانیکەم سبەینێ بە نیمچەیی بۆت نەمێنێتەوە ئەم بە تەواوی بیکە سبەینێ لە ساپەنجای لای وەرگرێک بمێنێتەوە لەبەرەوەی یەت لە ساپەنجایەکە لە ساپەنجاکی لە سبەینە دیسان پێی لابێتەوە لەبەرەوە ئەم پرۆسەیە لە میدیایە کە بەیانەکرێ پڕ بە ئەجندایەکە کە زۆر گرفتارە کۆمەلگا پێوەی ینی فعلەن کۆمەلگا خاتە دووڕانێک نازانێ بە لە کاملایە بڕوە هەندێک ئەجنداشی هەر ئەمەی ئەوێ تامانکە تەواو بێ و خەڵکی لەگەڵ بمێنێتەوە بینەری خۆی هەبێ و پەیام و ئەجنداکی خۆشی بەیان کاتیایە ئەمە زەرەر لە پاڵپشتی تۆ ئەدا وەکو موسڵمانێکە چۆن بنەما فەرهەنگی و ئاینەکانت بپارێزی بەڵێ کاک زۆر دەزانی ینی بینیویشمانە لە ساڵانی ڕابردوودا لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هەندێک بەرنامە هەیە لە هەنێ میدیادا دەرەچێت گومان دروستەکات لە بابەتە شەرعیەکان لە بابەتە فیقیەکان بۆ ئەمە ئەکەن ینی بۆ چه ئامانجێکەوە ئەبێت
بینەر چۆن بڕوانێتە ئەم بابەتە سێریکە جارێ لە ڕەمەزاندا یەکێ لەو شتانی کە زۆر پێویستە خەڵک لەسەر حقیقەت ئیش لەسەر حقیقەتەکانی کە بۆ نمونە و ڕۆژ و تەراویح ئەمانە کۆمەڵە حقیقەتن جێگومان نین بەڵام لەبەر ئەوە وەرگران لە ڕەمەزاندا بە شوێن بینینی کۆمەڵێک پرۆگرامی ئاینی ئاگەڕن بۆ مامۆستای ئاینیان زۆر لە محتەمەکە وەڵامی ئۆشتانیان باتەوە دکتۆریان لا محتەمەکە وەڵامی لایەنە تەندروستیەکانیان باتەوە کەسانێک کە لەسەر عیرفان و ڕوح و ئەمانە هینەکەن محتەمن ینی خەڵکی سیاسی و خەڵکی لایەنی تر محتەم نین خەڵک پێی و خۆی دوورەخاتەوە کۆمەڵێک ئەجندا هەیە لە ناو گفتوگۆی مەلایەکە ڕێیەکەنەوە لە ناو گفتوگۆی کەسێکی عیرفانیان ڕێیەکەنەوە یەن بە پرسیارێک ئەوروژێنرێ ئەمە مەبەست چییە لەمە لەبەرەوەی تۆ هەمیشە لە ناو ئەم ڕاڕایە بێڵنەوە قەلەقیەک دروستکا بۆت و شتێکی گوماناوی لە مێشتا بەجێ بێڵێ باشە بۆ لەبەرەوەی محتەمی ببینینی بەرنامەکە لە ناو ئەم احتیمامی تۆ کە ئیدەی شتێکی ڕاڕایت بۆ بەجێ بێڵێ شتێک قەلەقێک لا دروستکە بیرت بەلای حقیقەتەکەەوە نامێنێ ینی فعلەن کاتێک کە تۆ پرسیارت لەسەر شتێ بۆ دروستەکە سێ پرسیارتر لەسەر شتێکی تر بۆ دروستە بە دروستەکە چاوەڕوانی وەڵامی بیتەوە تا وەڵامی ئەمەیتەوە فرسەتی ڕەمەزانت لە دەست دەرەچێت ینی کۆمەڵێک ڕێکار هەیە لە ڕەمەزانە کە تۆ پێویستە بە تەواوی بیرروڕا و باوەڕی خۆتەوە دەستی بیتێ لە دەستە چێت تێپەڕێ لەبەرەوە میدیاکان یەن ئەماکەن بۆ لەبەروی لە ئەجندای خۆیان ڕێ ئەبێتەوە ڕێ کردوێتەوە کە ئیشی لەسەر بکە وەگەرنا ئەگەر بێ خزمەت بە مسلمانێک بکا کە دەستی داوەتە عیبادەتی مانگی ڕەمەزان ئەبێ ئەم دەرگانە دابخە ئەم دەرگانە شتی علمین شتی ناو هۆڵی زانکۆکانە کە گفتوگۆی لەسەر بکرێ ینی تۆی بابەتێکی فقهی ئەتەوێت لەسەر شاشەیەک لە نیو سەعاتە کورنان نەک لە نیو سەعاتە لە ڕیڵێکە بە خەڵک بڵێ ئەمە چیەکەی ئەمە خەڵک سەرگەردانەکەی ئەم بابەتە پرسیارێکە باوەڕ بکەن پرسیاری پێشکەشکارێک یەک توێژینەوەیەوەیە کە دکتۆرایەک لە 2 ساڵا خەریکیە بێ هەموو توێژینەوەیەکی زانستی لەسەر یەک پرسیار بنیادەنرێ ئەو ئێوە بەم پرسیارە وەڵامەکەی لە ڕیڵێکا بیا بە وەرگرت سەرگەردانی ئەم بابەتانە بابەتی میدیایی پەبلیک نین گشتی نین ئەمە بابەتی میدیای خاصە میدیایەکی علمیە ئەگەر بتەوێت یان کۆنفرانسێکی زانستیە یان هۆڵێکی زانکۆیە خەڵکی تێگەێنی تۆ ناکرێ پێشکەشکارێک بێنی کە زانکۆی نەبینیوە هۆڵی زانکۆی نەبینیوە و مامۆسایەکی زانستی نەبین و نازانێت تحقیق و لێکۆڵنەوە دەرئەنجام ئەمانە چین بێ پرسیاری تحقیقی بکا کە 2 ساڵە بێ کەسێک لە دکتۆرای خەریکی بێ وەڵامی باتەوە ئەو مەلاکە لە وەڵامی باتەوە لە ڕیڵێک بە خەڵکی بڵێ بۆ لەبەرەوەی گومانەکە دروستەکە و تێپەڕێ خەڵک توێژەر نییە بێت بکۆڵێتەوە لەما خەڵک بروسکێکە لە 30 سانیا لە 40 سانیا شتێکی پێڵێ تەسیری خۆی بەجێڵێت لەسەری و ئیتر لەگەڵ ئەمە ئەژی و نازانێت کە دنیایەکی تر هەیە لە توێژینەوە بە دەرئەنجامێکە بێ ئەمە بکەیت لەبەرەوە ئەم میدیانە زۆر هەڵەیە نەک تەنها بۆ ڕەمەزانیش بۆ هەموو سات کە مامۆسایەکی ئاینی یا کەسێکی عیرفانی یا کەسێکی زانست شارەزا لە زانستی شەریعەت پرسیارێکی ئاڕاستە ئەکا چونکە لەو کاتەیە ناتوانێت بە تێر و تەسەلی وەڵام باتەوە داتای باتێ و قسەی باتێ و تەریخ بێنێ و تەحلیل و تەفسیری بۆ بکە لەو کاتەیە بە قسەیەک گومانێکە خاتە ناو دڵی خەڵکەوە من هەمیشە تکام وا بۆ پێش ئەوەی کە پێشکەشکارە ئەوەی کە پرسیارەکە ئەوەی کە ئەجندایەک جێبەجێەکە ئەم واقعە لە پێشچاو بکرێ شتێکە تۆ ئەزانی لە پرۆگرامێکە تێر نابێ بۆ وەرگر مەخەرە ناو چاڵێکەوە نەزانێت چۆن دەربێتەوە چونکە سەرگەردان نەبێ ینی پرسیاری پێشکەشکاری واه بووە خانەوادەی تێک داوە لەبەرەوەم خانەوادەیە سادە ئەژین خەڵکانێکی زانستی نین بیر بکەنەوە کە ئەمە پێویستی بە لێکۆڵنەوەی زیاترە لەسەر ئەم پرسیارە یا لێک جیابنەوە یا مناڵی تەرە ئەبێ یان کێشە خاتە ماڵەکەی یان ئەو دینەی کە چەندین ساڵە مامەڵی لێوە کاکەوێتە ژێر گومانەوە بۆی ئەمانە فعلەن بەرپرسیارەتین من تکا ئەکەم دیسانەوە کە نەک تەنها پێشکەشکارێک لە کەناڵێکی فەرمی کەسێک لە ناو سۆشیال میدیای خۆیان بابەتێک کە فعلەن بابەتێکی زانستی و پێویستی بە زۆروتن هەیە لەسەری نێت بێ بە دوو دێڕیانی بکە زۆر باشە دکتۆر ئێمە زانین هەر یەکێک لە خەڵکی ئێسەوای لاتوە هەم نێنەرە هەم وەرگرا بابەتەکە لەوایە گەر بۆ منە لە پێشووتردا لە ناو خێزانەکاندا سێرت کردایە تەنها تیڤیەک هەبوو هەمووی بەلایەوە دانیش بەڵام ئێستا ئەوەندە ئاسانە بۆ نمونە هەر من لە ماڵەکی خۆمدا من خۆم میدیایەکمەوە براکەم میدیایەکەوێ باوکم بە شێوازێکی تر کەسێکی تر بە شێوازێکی تر ئەمە وای کردووە هەر یەکەمان خواستمان لەسەر شتێک بێت و هەوڵ بین بۆ ئەوی کە ئەمانەوێ ئیتر زۆر جارمەوەی کرۆ پەرتەوازەیەکی لە ناو خێزانە دروست کردووە بیر و ڕای ئایدیای جیاوازی دروست کرد لە ناو خێزانە ئێمە سەیریکە ئێمە شتێکمانەیە پەروەردەی میدیای خەڵک ئەمە لە ئاستی پێویستان نیەتی
یعنی تۆ کە خاوەنی شاشەیەکی بە کلیکێک هەرچی دوێ بڵاوە بێتەوە هاوڕێتەی بینێ خەڵکی ترەی بینێ ئەڕوات باشە ئەوەندە وشیار نیت کە ئەمە تەسیر بەجێڵێ ڕاستە تۆ ئێستا حەزەکەی چ کاتێک حەز لەماکەی کاتێک کە تەنهایت و ناتەوێت کەس بزانێت کە تۆ سێری ئەمەشەکەی کە تۆ ئەمە ئەڵێی بەڵام لەو کاتەیە جۆرێک لە جۆرەکان حەز و ئارەزوی خۆت بە کلیکێک پەخشیەکاتەوە بۆ ناو خەڵک یعنی تۆ خۆت نەتویست تۆ خەڵک بزانێت کە تۆ ئەمەت لایە بەڵام چی پەخشیەکەی بۆ خەڵکیش باشە بەچی ئەڵەی خەڵک نازانێ ئەمە کاونتی منە خەڵک نازانێ ئەوەیە بەڵام تۆ بێمە بزانی کە ئەمە بەبێت تەسیر ناڕوە ئینسان زۆر ناسکە لە بەرامبەر پەیامە میدیایەکانە یعنی ئەوەی کە تۆ زۆر بە کارا و بە زانستی و بە تەمەن و بە ئەزمموی ئەزانی لە بەرامبەر پەیامی میدیایی زۆر ناسکە بەڵام بەیانی ناکە بەس تەسیر لەسەر ڕەفتاریەکە ئەمانە ینی جەنگێکی دەرونی وا دروستەکە لە ناخی خۆیە کە تا ئەگاتە ئەو ئاستەی کە ڕەفتاری بگۆڕێ ئێدەی کە مرۆڤ ڕەفتاری گۆڕا لە شتێکەوە بۆ شتێکتریانی تۆ بە پەیامێک توانێت هەمووی تەغیر بکەیت یعنی کچێک یا کوڕێکی گەنجێت ستۆریەکەکە باشە فلتەرێک بەکارێنە چی ئەکە بڵاویەکاتەوە باشە ئەمە لانی کەم ئەوانەی کە هاوتەمەنی خۆین لەگەڵ ئەوانەی کە خوار تەمەنی خۆین باشە تەسیرێک بەجێڵێ هەروانەیە کە بڵێ من پێم جوان بۆ کردومە تەسیری هەیە جلوبەرگی سیمای قسەی نووسینی هەمووی ئەمانە تەسیری هەیە تەنانەت ساتی پۆستکردنی بابەتەکەی تەسیری هەیە هاوڕێکی ئەڵێ بخوا ئەمیش ناخەوێ منیش ناخۆم تا بەیانی ناخەوێت بەرەبەیان پۆستی کردووە منیش کەواتە تەبیعی ئەگەر منیش نەخۆم تا بەرەبەیان باشە تەنانەت کاتەکەی ئەم تەسیرانیان هەیە بەڵام بەداخەوە ئەمەی کاتێکە وەکو نێرەر مامەڵاکەی ئەم حاڵەتت لا ڕوون نییە نازانی کەوایە بۆ لەبەرەوەی ئەم تربیە ئەعلامیەت نییە کە نەتزانی وایە ئەیکەی دەرەنجامەکەی خۆ نایەتەوە لای تۆ لەناو کۆمەلگایە پەخشە بێ ڤایرۆسەکە لەناو کۆمەلگایە ئەڕوا لەبەرەوە ئەمە زۆر گرنگە ئەم وشارێتە بێت کە تۆ ئەم مامەڵەیە چۆنەکەی بە تایبەت لە ڕەمەزانە بەڕێزان بچووکترین پۆست لە ڕەمەزانە بیکە ئەبێ حسابی ئەوە بکەی کە ڕۆژوانێک سەری ئەماکە یا لێت نیگەرانە یا تەسیر بەجێڵێ یا شتێکت بەرامبەرەڵێ چم مەجبوریانی ئەم حاڵەتانە دروستەکەی ئایا تۆ هەر خۆت فعلەن پەیامت هەیە خەڵک لە ڕۆژوو دوورخەیتەوە یان هانی دەی بۆ ڕۆژوو ئەگەر فعلەن ئەتەوێ خەڵکانێک هاندەی بۆ ڕۆژوو بەو زمانە تەندروستی کە هەیە خەڵک بەگوێتەکە بیکە بەسەتت هەیە و شاشت لە بەردەمایەوە توانی پەیام بنێن کار بێنە سەر میدیا ئیسلامیەکان پێویستە میدیای ئیسلامی ئەرکی چی بێت ڕۆڵی چی بێت وەک شارەزایەکی بواری ڕاگەاندن هەڵسەنگاندن چیە بۆ میدیای ئیسلامیەکان لە مانگی پرۆزی ڕەمەزاندا تا چەند گرنگە لە بابەت و بەرنامەی تەقلیدی بێنە دەرەوشتی نوێ پێشکەش بە بینەرەکان میدیای مولتەزیم با بڵین ئەوانەی کە التیزامیان هەیە بە پرۆگرام و بەرنمەیەکەوە ئەرکی زۆر قورسترە بەڵام ینی هاتنە دەبوون تۆڵی بێتە دەرەوە لە بابەتێکی تەقلیدی هاتنە دەرەوەکەی ئەگەر بۆ کەناڵێکی تر جادەیەکی ڕێک و پێک بێ و بڕوە ئیشەکەی لەسەر بکە بۆ ئەم جادەیەکی زۆر کۆسپاویە یعنی ئەبێ هەر هەمووی تێپەڕێنێ ئاسان نییە بۆی بڕوا بۆ لەبەرەوەی ئیلتیزامی هەیە بە کۆمەڵێک بنەماوە ناتوانێ ئەمە تێپەڕێنێ بۆ نمونە تۆ ئەتوانی بڵێ با من لەمە تێپەڕێنەوە ئەم کچە بەم جلوبەرگەوەنەوەی بە جلوبەرگێکی ترەوە بێ ناتوانی تو ئەمانە بکەی ئەبێ بەو ڕێنەمایانەی کە هەتا زمانێکی تر ئاخاوتنێکی تر زانستێکی تر بخەیتە سەر بابەتەکان ینی هەموو دەرگایەک لە بەردەم تۆیان کراوە نییە چونکە ڕێنمایی ڕێگەت نادا التیزامەکەت ڕێگەت نادا بەڵام دیسانەوە فرسەتی زۆر گەوری لە بەردەمایە ئێستا میدیا ئیسلامیەکان بۆ زانیاریتان وەکو تەجروبەی کارم وەکو زانست وەکو توێژینەوە لە مانگی ڕەمەزانە لە ناو هەموو ماڵەکانە کراون شاشاکەی کراوەیە ئەم فرسەتە چۆن بەکارهێنێت مانگی ڕەمەزان وەکو خۆشکەوتی بۆچی کەناڵەکانی تر ڕووی تێەکەن چونکە بۆ ئەوان تەهدیدە ئەگەرەوە نەکەن بینەری دابەزێ بەڵام بۆ تۆ فرسەتە ئەم فرسەتە چۆن نەقۆزیتەوە ئەبێت لە حەزەی پەیام و لە حەزەی پەخشت نەبێ کە تۆ بێودە بیکەی قسەی تیان نەبێ پەیامی تیان نەبێ بۆ خەڵک ڕوونکردنەوەی فقهی شەرعی نازانم هەموو ئەم بابەتانی کە بۆ ڕۆژوان پێویستە نەیبێ ینی زەرورە لە مانگی ڕەمەزانە میدیا ئیسلامیەکان ئەوەی گرنگە ینی ئەو پەیامەی کە گرنگە بە شێوازی گرنگ بە ئەتەکێتی گرنگ و بە ئەسلوبی میدیایی جیاواز کە ئێستا هەیە لە سۆشیال میدیاوە بیگرێت تاوەکو کەناڵە فەرمیەکان ئیشی لەسەر بکە فەرامۆشی نەکا بە چرکەیەک ینی فعلا میدیای ئیسلامی ئێستا بێت لە ئینزارا بێ بۆ ئەوی ئەم خەڵکە لە هەندێشتی 11 مانگی پێشوش و شێر بکاتەوە کە تێپەڕیوە ینی نابێت تەنها تەرکیزی لەسەر کۆمەڵەشتی سادە بێ و تکراری بێ ڕاستە هەندێشت لێ بۆ من تکرار بێ بەس بۆ گەنجێک تکرار نییە تکراری مەبەستمەوە نییە کە نەیڵێتەوە
یعنی ڕێکار و ڕێوشوێنێک بگرێتە بەر کە لە حەزەی نەبێ کە خەڵک فەرامۆشکە ڕێنمایەکانیشی تا چەند گرنگە وەک باسمان کرد میدیایەگەی گومان دروستەکە میدیایەگەی لە بەرامبەر یا کۆمەڵشتی جیاواز باسەکە لە بابەتە ئاینیەکان بۆ هەندێک خەڵکی لەوانێ بێتە جێگەی گومان جێگەی پرسیار میدیایەکی ئیسلامی لە بەرامبەر یا زۆر گرنگە نەک تا چەند گرنگە زۆر گرنگە میدیای ئیسلامی چاوی لەسەر هەموو میدیاکان بێ بزان لەکوێ گومان دروست دەکەن لەکوێ هەڵەکەن نەک چاوی لەسەر ڕەفتاری کۆمەلگاش بێت لەکوێ هەڵەیەکە گرێ پێی بڵێ کاکە ئەمە هەڵەیە ئەمە ڕاستەکەیە بەو ئوسلوبەی کە خەڵک لی وەرەگرێ بەو شێوازی کە لی وەرەگرێ ینی شێوازێک بەکارێنە کە خەڵک لی دوورکەوێتەوە ئوسلوبێک خەڵک لی دوورکەوێتەوە ینی میدیای ئیسلامی لە یەکەمین ڕۆژی مانگی ڕەمەزان بگرە لە هەفتەی پێشوشە کە دەرگای کردەوە ئەبێ هەموو لە حزەیەک لە ئینزارا بێ یعنی ئەگە بە من بێ ئەڵێم ئەو کارمەند و پێشکارانەی هەن لە ڕەمەزانە من لێرە خزمەتیانەکەم بەردەوام لە کارابن چونکە ئەم فرسەتی کە بۆ یەت ڕێژەی 100% بینەری زیادەکە سبەینێ نایەتەوە بۆی مامەڵی لەگەڵا بکە سبەینێ نایەتەوە پەیامەکەی پێ بگێنێ ئەم مانگە لەگەڵ یایەتی ئەو کارکتەری کە پەیامەکان ئەگەێنێت تا چەند ڕۆڵیە بێت لەوەی کە پەیامێکی ڕاست و دروست بگەێنێت و وەرگرت لێ وەربگرێت من دڵنیاتانەکەمەوە شاشەی میدیای ئیسلامی هێندە متمانەی هەیە نەک لای وەرگر لای بازرگانەکانی چونکە من تەجروبەم هەیە بازرگان بۆ نمونە بازرگان کاڵایەکی ئێوێ ڕکلامی بۆ بکە باشە ئەڵێ ئەم کاڵای من لە میدیای ئیسلامیەکانە بۆ یەکرێ بەڵێ کەواتە متمانە زیاترەکە لەبەر لە ڕەمەزانە متمانەکە زیاترە بێت لەبەرەوەی زۆر گرنگە ئەو کەساتی قسەکە ئەو قسەی کە ئیکە ڕێک ئەبێ بە ئیقامە حجە بووی سبەینە خەڵک لەسەر ئەم ڕەفتارەکە ئەوەندەی چاوی لە شاشەیەکی ترە کە ڕەفتاری لێوەربگرێ 100 هێندە زیاتر چاوی لە شاشەیەکی میدیایەکی ئیسلامیەکە ڕەفتاری لێوەربگرێ چونکە ئەزانێ ئامە میدیایەکە کە لەو ساتەیە لەم مانگە ڕەفتارەکانی قسەکانی کردارەکانی بەو مانگە ئەخوا بەو ئەخواکە شوێنی بکەوێت وەکو مزگەوت وایە شاشەی میدیای ئیسلامی چ لە مۆبایلە چ لە ماڵە ئەکرێ حسابی مزگەوتی بۆ ئەکرێ مزگەوت ئێستا متمانەترین شوێنە کەسێک بمێنێتەوە لە شوێنە پەنا بۆ مزگەوتە باش شتێکی بێدانیانی هەموو شتێک لەناو کۆمەڵگەی ئێمەیە بەرزترین ڕێژەی متمانە بە مزگەوت هەیە بەرزترین ڕێژەی متمانە بە کەسایەتی ئاینی هەیە من ناڵێم کەسی ئاینی نییە هەڵەی هەبێ یا شتێکی لەو بابەتە یا مزگەوتێک نییە خەڵک شتێکی لێبەرێ شتێکی هەڵەی تیا بکە بەڵام ڕێژەی متمانە بەرزترین ڕێژەی باشە دکتۆرەمە بکەینە کۆتاوتێ بەڕێستان ئێمە هەمیشە گرنگی بەوایین کە لەلایەنی خواردن و لەلایەنی خۆ ئامادەکردن بۆ ڕەمەزان و گرنگی بەوە ئەدەین تا چەندێک گرنگە مێشکمان ئامادە بکەین بووی کە نەهێڵین هەموو جۆرێک میدیایەک با بڵێن ئاڕاستەمان بکایان ئەوە تا خۆمان هوشیاریمان هەبێت بۆ خێزانەکانمان بۆ دەوروبەرمان کە سێری چیەکەین وەچی کاریگەریمان لەسەر سەختە تۆ بڵێ نەهێڵم بەڵام بڵێ من چی بکەم لە بەرامبەرەوەیە من چۆن ببم بە ڕەقیبی ئەوە بە ڕکابەری لەگەڵەوە بکەم ئەمە گرنگە بۆیە ئەڵێم ئەبێت چاوی لەسەر هەموو میدیاکان بێ یعنی ئەم پەیامەی کە ئێمە ئیشی لەسەرەکەین لە ڕەمەزانە پەیامێکە نێڵین بڕووکێ ئێتیمامی پێبین یعنی میدیای ئیسلامی حەفاظەتیەکە ئەی پارێزێ لەوە چه میدیایەک تریش لەسەرەوە نەکە هەر خەڵکەکەی بێت و ئەجندای خۆی بڵێتیاوە بڕوە باشە بینەرەکەی خۆی بهێڵێتەوە یعنی میدیای تر هەوڵەیە بینەرەکەی بمێنێتەوە تۆ بینەرت زیادە بێ میدیای بێ هەوڵ بێ بینەرت بەردەوام زیاد بێتەوە ئەم مانگەش بە فرسەت بزانی بۆی چونکە پەیامەکانت لەم مانگەیە تۆ ئەبێ کاملەن خواستی خەڵک بێ خواستی دین بێ کە هاتە خواستی ڕەمەزان بێکە وجودی هەیە ئەمەت کرد میدیاکەی تر خۆی تەسیری کەمترە بێتەوە یعنی باوەڕەکەی کەسێک لە ڕەمەزانە هەر کەسێک تەبیعی کەسێک لە ڕەمەزانە ببینە شتێکی هەڵە بکە کۆمەلگا سزایە دامە ئیتیکە قانونە کۆمەلگا سزایەدا ینی تۆ لەسەر شەقام بڕۆ جگەرەیەک بکێشە لە ڕەمەزانە کۆمەلگا سزاتەدا کۆمەلگای کوردەواری وایە سزایەدا خۆ ناڵێ یەخەیەگرێتەوەکە بەس لە دڵەوە نیگەرانی دەرەبڕێ بۆیە لە کۆمەلگای ماوتویانە ڕەمەزان زیاتر بۆوانە سەختەکە ڕۆژوو ناگرن تاوانێکی گرن بۆ لەبەرەوەی سزای کۆمەلگای لەسەرە بەرامبەری ئەڵێ لۆمەیەکە وانە وێنایە گۆڕێ لای خەڵک سپاس دەکەین سپاس بۆ دکتۆر کاروان عەبدوڵڵا مامۆستای زانکۆ کە لەم تەوەرە لەگەڵ